من لا يعني لو بشيك بيودي بمداخله خوم ويكم تبدا مسائل بابن او انتهاك یاسایانی کە ئێوە دوتان باستان کرد لە لەبارەی تەنان لە ڕاستیە ئەو دیوەی کە گرینگە باز نەکرا لێرە بە شێوازی دەژیرکردنەکەی لە ڕاستیە شێوازی دەژیرکردنەکە بەبێ ئەوەی کە با بڵێن لە ناکا هەڵکوتانە سەر ئەم کەسانە و بەبێەوەی بڕیاری دادگا هەبێ دواتر دانیان بە زۆر ینی دان پێدانان ئەنجام دەدەن پێیان و دواتر بەڵگەیان بۆ کۆ دەکەنەوە و هەروە بابەتی ئەوەی کاکەژاری ئەوش باسان کرد مەسلەی بەکارێنانی توندتیژی و فشار لەژێر فشارە بۆی دان بۆ بابەتانە بڵان من پێم وایە ئەمانە ینی هەموو ئەوەی کە ئێستا لە ڕاستیە ڕوودەدا ئێمە لە ڕابردوو ئەگەر بیرتان بێ لە ماوەی چەند ساڵی ڕابردوو کەیسی ئازادی ڕادەڕبین لە هەرێمی کوردستان هەمیشە یەکێک بلو بابەتانی کە زۆر بە ئاسانی باڵێن ڕای گشتی لەسەر دروست کراوە و طبعا لە پاڵ ئەوەی کە پەیوەندی بە ئەم بابەتە پەیوەندی بە مافە سیاسی و مەدەنیەکانەوە کە بەداخۆ من زۆر زار باسم کردووە ئینتیهاچی زۆر گەورە بە مافە ئابووری کۆمەڵایەتیەکان کراوە کەمتر ڕای گشتی دروست کردووە بەڵام من پێم وایە بارودۆخەکە ئێستا بە جۆرێکە لە هەرێمی کوردستان کاتێککە دەسەڵات یان شێوازێک لە حکومڕانی تووشی بە بنبەزگەیشتن دەبێ و تووشی قەیران دەبێ و ناتوانێت چارەسەری بکە هەنگاو دەنێ بەوەی لە ڕێگای ئیجرعاتی ئەمنیەوە مامەڵە لەگەڵ دۆسیەی ئەم کەسانە بکە کە باڵێن ڕۆڵیانەیە لە فەزای گشتی و کاریگەریانەیە و تەنیا مەبەستەکە بە تەسەوڕی من تەنیا بێدەنگکردنی ئەم شش کەسە نییە و حکومدانی ئەم شش کەسە و ئەوانی تر نییە لە ڕاستیە تا چەند 20 کەسێک من پێم وایە ئێستا ئەو گفتوگۆی ئێستا بڵێن ئیسیمارەیەک دابش بکە یانی ئیسفتایەک بکە خەڵکێکی زۆر لە ڕۆژنامەنووس و چالاکوانان دەڵێ من شعور بە ترسەکەم و هەست بە ترسەکەم کە کاری ڕۆژنامەنووسیەکەم یان کاری سیاسیەکەم من پێم وایە ئەمە ڕێک مەبەست ئەوەیە کە لە ڕێگای ترساندنەوە بڵاوکردنەوەی ترس و تۆقااندنە و لە ڕاستیە هەوڵێکە بۆ دەژیرکردنی تەواوی کۆمەلگا و من پێم وایە ئەمە مەسزیی ترمان پێدەدا کە ئەوەی پێشتر هەندێک خەڵک کە باوەڕی بە چاکسازی و بە گۆڕانکاری لەم شێوازە لە حکومڕانیە لە سای ئەم مۆدل لە حکومڕانیە بوو من پێم وایە پێمان دەڵێن کە ئەمە گۆڕانکاری ناکرێت بۆ هاتوون لە ڕێگای ئیجرعاتی ئەمنیەوە و بەکارهێنانی دادگاوە لە ڕاستی هاتوون کۆمەلگا ڕوبەڕووی ئەم دۆخە دەکەنەوە من پرسیارێکم لە ڕاستیە بۆ بابڵێن داواکاری گشتی و ئەنجومەنی دادوەری ئەم بابەتانەیە ڕۆژانە ئێمە چیرۆکی فشار دروستکردن لەسەر ئەنجومەنی دادوەری دەبیستین تا بە ئێستا بەیاننامەیەکی دەرنەکردووە لەسەر دەسەڵات کە لەسەر مەسئولین کە فشاریان لەسەر بێ و ئێمە لە ڕاستیە باسی ئێمە ئەو دابشکاری دەزانین لەسەر بنەمای حزبی کە چۆن ئەوەی پێدەوترێ مەجلیسی ئەمەی پەیوەندی بە تەسەسولی دادگا و هینی تەمیزەوە هەیە لە بینی لایەنە سیاسیەکان دابش کراوە من پێم وایە بارودۆخەکە چالاکوانان و کەسانی سیاسی و ڕۆژنامەنووس دەخاتە بەردەم ئەم دۆخەی لە ڕاستیە کە بیر بکەینەوە چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتە بکەین و لە ڕاستی ڕەخمی خستنە ڕووی ئەم وردەکاریە لەلایەن ئەو پارێزەرانی کە لە ڕاستیە تا بە ئێستا خاوەن ئیرادی خۆیانن و ئەو ڕۆژنامەنووسانی کە تا بە ئێستا خاوەن ئیرادی خۆیانن کە بەداخەوە ئەم دۆسیە ئەگەر لە وڵاتێکە بووایە بۆ نمونە ئێستا ئەوەی دەبینێمە هەندێک لە مەسر و لە وڵاتانی تر دەبینین سندیکاکان ڕۆلی زۆر گرنگ دەبینن لە ڕاستیە ئێستا پرسیارێک بۆ سندیکای ڕۆژنامەنووسان ئەو هەموو ئینتیهاکە بە قانون کراوە ڕۆژانە ئەو هەموو پێشێرکاری بەرامبەر بە پارێزەران دەکرێت سندیکای ڕۆژنامەنووسان ئیشی چییە لە ڕاستیە چ ڕۆڵێک دەبینی لەوە بارودۆخێکایە سندیکای ڕۆژنامەنووسان بە ئاماشەوە بە جۆرە لە جۆرەکان بەیاننامەیەکی دەرکردی وەکەوەی بڵێن لەبەرەوەی قەیرانەیە کێشەیە پێویستە لەمانە خۆش ببوون تەعەن ناویشان نایەنێ بە ڕۆژنامەنووس و بە چالاکوان دەڵێت چەند هاوڵاتیەک دەستگیر کراوە لە ڕاستیە ئێمە پێوان دەڵێن ئێستا دۆخەکە لە نەتیجەی ئەم بە حزبیکردنە ئەم کۆنتڕۆڵکردنە ئەوەی توانیوانە ئێستا لە ڕاستیە قیاسێکی زۆر باش لە بەردەستمانە دەزانین چیە بە جۆی لە جۆرەکان لە ژێر فشاردایە و تا بە ئێستا لە ڕاستی چێش خاوەن خۆیەتی کاکە ژار دەگەڕێمەوە لای تۆ ئەم پرسیاری کردم لەبارەی بڵاوکردنەوەی ترس و فشار دروستکردن لەسەر ڕۆژنامەنووسان و بە تایبەتی ئەمە بارودۆخی هۆک و دۆک دەزانین پێ دوایە کاریگەریەکانی چی دەبێت بە تایبەتی لەسەر مەسلەی کاری ڕۆژنامەوانی و لەسەر چالاکوانان کاریگەریەکانی تاچەن ینی ئەم حکومە کاریگەری لەسەر ڕۆژنامەنووسان و چالاکوانان جێدەهێڵێ کاکیوە قۆناغی دووەم
لە دوای بادینان سنووری بادینان دێتە هەولێر قۆناغی دیوەمی ئەم سیناریۆ شێوازە دەستگیرکردنە و سزا بەسەر سەپاندنا بەو یاسایی خۆیان لە دوای دووەک دێتە هەولێر چکە دەسەڵات ترسێکی زۆری هەبوو لە سنووری بادینان چکە چەند جارێک خۆپشاندان و ناڕزایی دروست بوو بادینانیش بە دڵی ئەم دەسەڵاتە یاخود ورتر بڵێن بە دڵی پارتی دەشوهێنرێت بۆیە ترسی لێ هەبوو ئەمێک دووهام ئێمن بە دەرفەتی دەزانم لێرەوە شتێک باسکەم کە تۆ باسی ترسەکان دەکەن بەڵێ نەک دەسەڵات مەبەستی ترس ترس بخاتە سەر تارمایی بخاتە سەر چالاکانی مەدەنی و کەسانی سیاسی ڕۆژنامەنووسان بەفعلی بەدوای ئەوەیە یەک دەنجی هەموو تاکێکێک ئەوەی دەنجی هەڵدەبڕی دەنجی کە بکات و ئەگەر بێدەنگ نەبی بەم زۆرە سزای بدات ئەمەیەکی چیان و لەلاو ئەمەشدا لە سوارچێ مەشدا بە دەرفەتی دەزانم لێرەوە بۆ ڕای گشتی ڕای بگێنم هەر کاتێک هەژار ئەنوەر ڕۆژنامەنووس دەستگیر کرا خانەوادەکەم لە ژێر بە هەر زۆرێکی بە هەر زمانێکبی هات بە نەرمی قسەی کرد یاخود نهاتە شەقام یاخود داکۆچیان نەکرد یاخود ویستیان هەر زۆرە سڵحێک لەگەڵ دەستگانیەکان و دەسەڵاتە لەلایەن هەژارەوە ئەمە هیچ پێویستی بە بنەوە نیە چکە زۆرترین فشار و زۆرترین هەڕەشە دەکرێتە سەر خانەوادەکان کاتێکە ئێمەمانە دەستگیر دەکرێت ئەمە نقطەیەکی دیکە کە باسی دەستگای سەندیکای ڕۆژنامەنووسانت کرد کاکیوە ئەمە ئاسایی ئەگەر سەندیکا بڵێ چەند هاوڵاتێک چکە کاتێک سەردەشت عوسمان تیرۆر کرا لە هەولێرەوە تیرۆر کرا تەرمەکەی لە مووسڵ دۆزرایەوە ئەم سەندیکایە وتی ئەمە ڕۆژنامەنووس نییە بیانوەکانی زۆرە ئەوان پێیان وایە ئەو لێشاوە خەڵکە بەناو ڕۆژنامەنووس لێ سەندیکا تۆمار کراوە کە ١٨ پەیوەندیان بەکاری ڕۆژنامەنووسیەوە نیە ئەوان لای ئەوان گرنگە تێدەگەی خۆی خودی سەندیکا ئەمە سەندیکا ئیفلیسە یعنی نەبوونی زۆر باشترە چکە بۆتە بار بەسەر ڕۆژنامەنووسان و ئەم سەندیکایە تەنها سەندیکایەکە تایپێسە کاتێک حاڵەتێک شتێک ڕوودەدا دێ ئەم جۆرە ڕووکردنەوە و ڕاگەیاندن و بەیاننامەیان دروستکە کارە ساتەخەرەوەیدا بە زۆر بە پارانەوە ساڵانە لە ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیدا چەند کەناڵێک دەچن ئەم یادا ئەم بەیانەوەی سەندیکایە ڕووماڵ دەکەن سەندیکا شەرم بە خۆی ناکاتوکە ئەو هەموو دەستگای ئەعلامیە 4-5 دەستگا دێ ساڵیادەکە ڕووماڵ دەکات سەندیکاتی بەس یەک شتی دیکە دەمیست باس بکەم ئەوەی لە هۆڵی دادگاییکردنەکەی دوێنێ بەڕێوە چوو چەند جارێک ئەوانەی کە سزایان بەسەر سەپێنرا بەتابەتی شێروانی بە دەنجی بەرز بە دادوەری وتووە تۆ دەزانی ئێمە ئازاردراوین تۆ دەزانی ئێمە هەڕەشەی چیمان لەسەکراوە تۆ دەزانی چیمان بەرەبکە مافی کە لە یاسادا ئەم دوو بەڕێزە پارێزەن تەنانەت هەر کەسێک تاوانباریش بێ دانی بە تاوانەکەشی نبی مافی ئەوەی هەیە بەپێی یاسا لە هەموو وڵاتانی دنیا قسەی خۆی بکاتن تەنانەت ئەو دادوەرە بەڕێزانە جوان قسەش نەکردووە